لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمریکا بڕیاری کشانەوەی کەشتێکی زەبەلاحی فڕۆکە هەڵگریدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام دوای هەڕەشە بەردەوامەکانی بەرپرسانی ئێران بۆ سەر خودی دۆناڵد ترامپ ئەمریکا لە بڕیارەکەی پەشیمان بوویەوە و کەشتێکە لە کەنداو دەمێنێتەوە. کریستۆفەر میلال وەزیری بەرگری ئەمریکا بە وەکالەت ڕایگەیاند بەهۆی هەڕەشەکانی ئەم دوایەی بەرپرسانی ئێران بەرامبەر سەرۆک ترامپ و بەرپرسانی تری ئەمریکا فەرمانی کردووە کەشتی USS نیمتس کشانەوەکەی ڕابگرێت و لە کەنداو بمێنێتەوە. میلار وتیشی کەشتی نیمتس لە ناوچەی ئۆپراسیۆنەکانی ناوەندی فەرماندەیی ئەمریکا دەمێنێتەوە و هیچ کەس نابێت گومانی هەبێت لە سووربوون و ئامادەی ئەمریکا. لە سیوێکی کانونی یەکەمی 2020 میلەر بڕیاریدا کەشتیە فڕۆکە هەڵگرەکە لە کەنداو بکشێتەوە و بەرەو بنکەی سەربازی نورفلک لە ویلایەتی ڤێرجینیا بڕوات. میدیاکانی ئەمریکاش بڵاویان کردەوە هەنگاوەکە وەک ئاماژەیەکە بۆ هێورکردنەوەی دۆخەکە لە سەروبەندی یەکەم ساڵیادی کوژرانی قاسم سلێمانی فەرماندەی پێشووی فەیلقی قودس. کەشتی نیمتس دووەم گەورەترین کەشتی فڕۆکە هەڵگری ئەمریکایە و درێژیەکەی 333 مەترە، توانای هەڵگرتنی 64 فڕۆکەی جەنگی و نزیکەی 6,000 سەرباز و کارمەندی هەیە. ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودس و جێگرەوەی سلێمانی ئەگەری تۆڵەکردنەوەی خستە ڕوو لە نێو ئەمریکادا بە هەڕەشەکردن لەوەی کە ڕەنگە کەسانێک هەبن لە نێو ئەمریکادا تۆڵەی سلێمانی بکەنەوە. پێشتریش عەلی خامنەیی ڕابەری باڵای ئێران هۆشداری دابوو کە ئێران پلانێکی ڕوونی هەیە بۆ تۆڵەکردنەوە لە ئەمریکا. جگە لە جێگیرکردنی کەشتی نیمتس لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەمریکا دوو فڕۆکەی جەنگی B-52 ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد، ئەمەش وەک پیشاندانی هێزی وڵاتەکە بەرامبەر هەڕەشەکانی ئێران.